ئامانجی کۆنفرانسەکە لە بنەڕەتدا بۆ خستنە ڕووی ئەو هەموو کێشە و معاناتانەیە کە ژنانی شنگال بە تایبەت پیاتی پەڕیون و هەروەها هەوڵ بدرێت کە ئەو جینۆسایدە بەسەر ژنانی شنگالە دووبارە نەبێتەوە و هەروەها یەکێتیەکی نەتەوەیی لە عێراقا دروست بێ لە ژنانە بۆ ئەوەی بتوانن ژنان لەسەر پێی خۆیان بوەسن و بتوانن خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن و وەکو ژنانی ڕۆژئاوا وەکو ژنانی شنگال ئێستا کە چۆن هاتوونەتە سەر پێی خۆیان و خۆیان بەرگری هەم فکری و هەم معنەوی لە خۆیان ئەکەن و ئەو کارەساتەی بەسەر شنگالە هات ئەمڕۆ ئێمە وەکو ژنانی کورد و هەروەها وەکو ژنانی عراقیش هەموو کات چاوەڕوان کراوە کە ئێمە تووشی جینۆسایدێکی تری وا بینەوە. ئەم کۆنفرانسانە پێویستە بۆ ئەوەی کە کارێک بکرێت بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم کۆمەڵکوژیانە و یاخود ئەو تاوانە نێو دژی مرۆڤایەتیانە بەسەر ژنانی کورد و بەسەر ژنانی عێراقا بەگشتی دووبارە نەبێتەوە. ئێمە وەکو ئینسانێک با بڵێن سەیری ژن ئەکرێ و جگە لەوەش بکە هەموو عێراق هەموو گەلی عێراق هەموو گەلی کورد ڕوبەڕووی ئەو نەهامەتیانە و هەروەها ڕوبەڕووی ئەو جینۆسایدانە ئەبێتەوە لە داهاتووشە ئەگەر هەر هەمووی پشتی یەکتری نەگرێەوە هەروەها ئیش نەکرێ بۆ ئەوەی کە جارێکی تر ئەو شتانە دروست نەبێتەوە و ژنیش لە چوارچێوەی ئەو گەلەیە کە چینێکە پێویستە کە درک بەوە بکە کە یەکدەنگیەک یاخود کۆدەنگیەک دروست ببێ بۆ ئەوەی بۆ بتوانین وا بکەین کە ئەم جینۆسایدە بەسەر هیچ کام لە نەتەوەکانە چ کورد چ عەرەب چ یەزیدی دووبارە نەبێتەوە. هەرچەندە یەزیدیەکان جیاواز نین لە کورد جیاواز نین لە عێراقیەکان هەرچەندە لەوانەیە بیر و باوەڕێکە بوو بێ کە یەزیدیەکان کورد نین بە پێچەوانەوە کوردی ڕەسەن یەزیدیەکان بن لەوانەیە و هەروەها لە ڕووی ئاینیەوە یەکێک لە هەرە تاوانە نێودەوڵەتیەکان کە با بڵێن جیاوازی ڕەگەزیە ناکرێ لە ئەم سەردەمەیە بە بیانووی جیاوازی ئاین یاخود ڕەگەز یاخود ڕەنگ یاخود زمان یاخود نەتەوە گەلێک یاخود بەشێک لە گەلێک جینۆساید بکرێت. سپاس. ئەمڕۆ ئێمە بەشدار بن وەکو ژنانی کورد لە باشووری کوردستان بەشدار بین لەم کۆنفرەنسە چکە بە داخەوە بە داخێکی زۆرەوە کە کورد هەمیشە دژمنان لە ئیبادەکردن و لە نابردنا بوون بە تایبەت ئێستا کە زیاتر فۆکسەکان خستۆتە سەر ژنان لە شنگال ئێمە و کارەساتانەمان بە چای خۆمان بینی من لە 2014 وەکو کۆمەک و هاوکاری خێزانی و خوشکەزاکانم کە لە دەرەوەی وڵات بوون ئەو کاری ئەو ئیبادە جەماعیە کاریگەری زۆری لەسەریان دانابوو ئەوان هەستان بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و نات بۆ ئێمە ئەوان لە دانیمارک بۆیان نات بۆ ئێمە لێرە خواردن و ئازوقۆ پێداویستەکانمان نەکرد ئێمان بن هەرچەند لەگەڵا زۆر بە زەحمەت ئێمەمان توانی بگەینە ئەوێ چکە لە شاخی شنگال بوون هێشتا شنگال خۆی ئازاد نەکرا بوو ئەو وەزعی کە ئێمە بینیمان بەڕاستی نەک هەر کارەساتێکی زۆر دڵتەزێن هەرچەند مێژووی کورد بە درێژایی ژیانی پڕ بووە لە کارەسات و کۆمەڵکوژی و حربی ئیبادی ئەوە ئەنفالەکان لە بەرچاومانە ئەوە بارزانیەکان لە یادمانە ئەوە جینۆسایدی هەڵەبجە لە بەردەمانە ئەوە سەوسێنان لە بەردەمانە و دەیانی تر منداوی لە بنەکە مەگەر هەندێک شوێن لە یادم چوو بێت ئەم کۆمەڵکوژیە بەڕاستی بۆ بە کللتورێک بۆ دژمنانی نەتەوەی کورد هەمیشە کاریان لەسەر ئەو ئیبادەیە کردووە و من بەشداریم لێرە وەکو ژنێکی کورد پێم خۆش بۆ کە هاودەنگ و منیش هاوڕابم لەگەڵیانە بۆ ئەوی جارێکی دی ئەم کۆمەڵکوژیە دووبارە نەبێتەوە بۆ جارێکی تر ژنان و مناڵان نەکەونەوە بەردەمی ئەو ئیبادە جەماعیە و میلەتی کوردیش وەکو هەموو میلەتانی تر حەقی ژیانی ئاسایی خۆی هەیە و ئەبێ ئێمە هەموو ژنانی یەکگرتوو بین ژنانی کورد بە تایبەت ژنانی عێراق هەموو ژنانی جیهان یەکگرتوو بین کە نەهێڵین جارێکی کە لە هیچ شوێنێکی جیهانە کارەساتێکی وا دووبارە بێتەوە.